خۆشەویستان سڵاتان لێبێت بەیانیتان باش من ئەمڕۆ لە پارشی ئازادی هاتووم وەرزشکەم هەموو کاتێ وتومانە وەرزشکردن زۆر باشە بۆ تەندروستیمان بۆ جەستەمان دوورمانە خاتەوە لەو کێشە زیایی جەستەمان بەڵام ئەمڕۆ من جیاوازتر ئەم وەرزشکردنە بۆ لایەنی دەرونی چەند سوودی هەیە چەند لەو گرژی و ئاڵۆزیانە دوورمانە خاتەوە چەند لەو سترێسی ڕۆژانەیە دوورمانە خاتەوە بۆیە هاتمێرە هەم وەرزشکەم هەم بزانم ئەم هێمنی و ئەم جوانی سروشتەشتی بە منە بەخشێ لەگەڵ ما بن میوانێکم لەگەڵایە کە ئەو زۆر ڕوونتر بۆمان باسەکە کە چەند پێویستە بۆ لایەنی دەرونیش با من بەرتەوە بە خۆشەویستان چۆن لە سەرەتای ئاماژەم پێیا کە من لە پارکی ئازادیم ئەزانی شوێنێکی بێدەنگە شوێنێکە هەوایەکی پاکی هەیە ئەنجا لەم وەرزە جوانەیە کە گەڵا ڕێزانە و وەرزێکی تەواو خاوێنە ئەمڕۆ من ئەوەی کە بابەتە سەرەکیەکەی کە باسی لێو بکەم ئایا ئێمە ڕۆژانەوەکو هاوڵاتیان کەینە نێو ئەم پارکە وەرزشەکەین ئەمانوێ کاتێکی خۆش بەسەر بەرێت بەڵام ئایا وەرزشکردن هەمیشە باسمان کردووە بۆ جەستەمان باشە بۆ ئەوەی کە بتوانین ئەوانی کێشیان زۆرە کێشیان دابگرن بەڵام بیرمان لەوە کردوتەوە کە وەرزشکردن بۆ لایەنی دەرونی چەند بەسوودە چەند لە کۆمەڵێ گرفتە دەرونیەکان دوورمانە خاتەوە ئەو جەنجاڵی ڕۆژانە لە سەرمانە ئەو سترێسەی ڕۆژانە لە سەرمانە ئەتوانین لە ڕێگەی وەرزشکردنەوە و لەنێو ئەم پارکانەیە بتوانین بە شێوازێکی باش خۆمان خاڵی کەینەوە لەو کێشە و گرفتانەی کە هەمانە جابۆی کە ئێمە زیاتر زانیاریمان دەستکەوێ میوانێکی ئازیز و خۆشەویستم لەگەڵایە کاگاراز پێنجێنی وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە بەڕێزیان زۆر جار ئێمە لە ناو ستۆدیۆیا گفتوگۆمان کردووە بەڵام ئەمڕۆ جیاوازتر لە نێو پارکی ئازادیە باس لەم بابەتاکەین کاگەرا سڵاو لێبێت سڵاو کاتەوە باش من سوپاس دەکەم کەمڕۆ لەگەڵ ماوبووی حەزم کرد ئەم گفتوگوێمان لەسەر ئەوە بێ وەرزشکردن بەس بۆ جەستەیە یاخوو بۆ دەرونیشە سپاس کاکە سەرکۆ بۆ خۆت و بۆ هاوکارانەوە ڕێز و خۆشەویستی بۆ بینەر عەزیزەکانی کورسات لای هەمان ئاشکرایە هەمیشە وەکوەوەی لە پێشەکێکەیە باست کرد کە هەر کاتێک بیری وەرزش ئەکەین یا ئەمانەی وەرزشکەین یەکسەر بۆ جەستە ئاڕێن بەڵام لە ڕاستیە وەرزشکردن بە تایبەتی لە کەشێکی وا جوان و ڕازا و ڕەنگینەکە گەڵای درەختەکان ڕەنگی ئاڵتونیان پۆشیوە چەندە بۆ جەستە کاریگەری هەیە ئەتوانم بڵم سەد هێندە بۆ ڕۆحی مرۆڤ چونکە ئێمە بە تەواوی ڕۆژگار لەسەر کار و شوێنەکان و ماڵەکانمان خەریکی کاری ڕۆژانێنیان خەریکی ئەو بەرنامانین کە بەهۆی ژیان و سەرقاڵی و پێوی گرفتار بوون یا ئەیکین لای هەمووان ئاشکرایە خوای گەورە دوو سیفەتی زۆر جوانی هەیە خالق والمصور کەواتە دروستکەر و وێنەکێشە وێنەکێش بۆ کێ ئەم تابلۆ جوانە نەخشێنراوە ئەم دار و درەخت و ئەم سەوزاییە مادەم یەکێک لە سیفەتەکانی خوای گەورەیە حتمەن بۆ ڕۆحیەتی مرۆڤ پێش جەستەی کاریگەری گەورە دروستەکە و لایەنی دەرونی مرۆڤ ئارامەکاتەوە کاک سەرکۆ لای هەمووان ئاشکرایە کاتێک کە تۆ باسی جەستەیەکی تەواو تەندروستەکەی ئەبێ ڕۆحێکی تەندروستیشی لەگەڵا بێ و پێچەوانەکەشی ڕاستە ئەمەمان چۆن دەستەکەوێ ئەمەمان لە وەرزشکردن دەستەکەوێ ڕێکخراوی تەندروستی جیهانی کۆمەڵگەی پزیشکی ئەمریکی و ئەوروپی هەموو ئەو ناوەندانەی کە پێشکەوتون لەم بوارەوە ڕێککەوتون لەسەر ئەوەی کە وەرزش چارەسەرە جا چارەسەرەکە چ جەستەیی بێ چ دەرونی بێ بۆچی کاریگەری تەواویشیە لەسەر بە دڵنیای بۆچی ئێستا ئەو کەسانی کە نەخۆشی خەمۆکییان هەیە دڵڕاوچیان هەیە بڕوا بەخۆبوونیان لە دەستداوە لە ڕۆ دەرونیەکەیەوە وەرزشیان بۆ دانن پیادەڕەویان بۆ دانن لە ڕۆژێکە ئەمە ستاندەردی گیانێ لە ڕۆژێکە 30 بۆ 45 خولەک لە هەفتەیەکە بەلانی کەمەوە تۆ بە 3 ڕۆژ ئەم وەرزشە بکەی بۆ تێکەڵ بە سروشتە بی بە ڕۆحێکە بیت بە جێگە و پێگەیەکە بی لەم وەرزشەیەکە تەواوی ماندووبوونی ڕۆژگارە حەسێنێتەوە واد لەیەکە هەست بە ئارامی دەرونی بکەیت کاتێک تۆ جەستە
شەکەت و ماندووەکەی هیلاکێکەکەی بە ئارەغڕشن و بە ئەو وەرشانەی کە مامۆستا بەڕێزەکان ناوەیە ستانداردە بۆ لە شولار و بۆ خۆپتەوکردنی ماسوولکەکان و بەهێزکردنی دڵ و ڕێخستنی فشار و هەروەها کەمکردنەوەی شێرپەنجە و کەمکردنەوەی نەخۆشە درێژانەکان لە پاڵ ئەمەشاوە ئاکات تۆ بیر و بۆ چوونت فراوان بێ زاکیرە لە دەستنەی عەقڵ و معریفەیەکی پێگەیشت و تێگەیشتوت هەبێ کە گرفتار نەبی بەدەستخۆتەوە ئەماش چیمان پیشانەیە و چیمان پێمانەڵێ بەڵێ گرنگی لایەنی دەرونی و ڕۆحی لە وەرزشکردنە نەک کەمتر نیە بەڵکو 100 بار زیاترە لە جەستەیەکی ڕاستە کەواتە ئێمە ئەمڕۆ لە پارچی ئازادین وەکو خۆت ئاماژە پێ بەڕاستی تابلۆیەکە بۆ خۆی لەگەڵەوەی کە لەگەڵ گەڵا ڕێزانە و گەڵاوەرینە چەندین شوێنی جوانتری تایە هێمنیەکی جوانی پێوە دیارە بچینە شوێنێکی کە دانیشین و کۆمەڵی پرسیاری کەش ئاراستەکە نیشتیمانەوە نەجوانە هەر کوچە و کۆڵان و شوێنێکی بگری پڕە لە ئارامی بۆمان باش. کاگاراس کە سەرەتا هاتین لە پارچی ئازادی شوێنێکی لێ شوێنی وەرزشکردنە چەندین ئامێریان داناوە کە تایبەتە بە وەرزشکردن جا بە تایبەتی کۆمەڵێ هاوڵاتیمان بینی چ لە ژنان چ لە پیاوان فەرم سێرمان کرد زۆر هێمنن زۆر لەسەر خۆن یعنی حەزیانە کرد ڕوویەکی گەشت بن بە ئێمە لەگەڵیشمانە بەشدار بوون ینی کۆمەڵی وەرزشیان لەگەڵا کردین بۆ ئەو کەسانەی بە ساڵات چوون تا چەند گرنگە بێنە ئێرە ڕاستە لەوانی کۆمەڵی وەرزشی قورس نەبێت بەڵام کۆمەڵی وەرزش و کۆمەڵە جوڵەی جیاز و بە پێڕۆشتن ئەمە ویان لێکا کەمێک لەو سترێس و خەم و خەفەت و ئەو کێشانەی کە لە ڕۆژانە ڕوبەڕویانە بێتەوە کەمتر بێتەوە و ڕۆژێکی خۆشیان پێ بەخشێ کاکە سەرکۆ ڕێکخراوی WHO تەندروستی جیهانی پێی وایە ئێستا تەنها بۆ پیرەکانە بەڵکو بۆ گەنجەکانی ژوەرزش پێویستە تا ڕێگری بکات لەوەی تووشی چارەسەر بن بەهۆی نەخۆشیەکەەوە چکە هەندێک لەو نەخۆشانەی کە نەخۆشی دەرونیان هەیە وتمان پیادە ڕەویان بۆ داناوە وەرزش و گەڕانیان بۆ داناون ئەمە توش بوون ئێستا ئەم ڕێکخراوە نێودەوڵەتی ئەم ڕێکخراوە جیهانی هاتوۆتە سەرەوەی نا پێشەوەی بگەیتەوە خۆناغە تۆ بێ وەرزش بکەی دەروونە ئارام بکەیتەوە ئەو خەڵکانی کە لێرە وەرزشەکان وەکو بە خۆت فەرمووت سەیری کرد بەو تەمەنەوە مەسەلەن پێکەنی دڵی خۆش بوو هاتوۆتە ئەم جەوە بەتاڵکردنەوەیکی ڕۆحی خۆی لێرە بەدەستەهێنێ ئەمە چیمان تێگەنێ تێمانەگەیەنێ دەست لە ملانکردنی سروشت و وەرزش و گەڕان لە ناو سروشتێکی هێچگار جوانی وەکو ئەم پارکەدا یا لە شوێنە گشتەکانیان لە شاغڕەوی و لە دەرەوەی شارەکان واد لەکان مرۆڤ ئاشتەوای لەگەڵ ڕۆحی خۆی دروستکە هەمومان بەهۆی ئەم خەمی کە لە ڕۆژگارە هەیە دڵتەنگین ئازیزمان لە دەستداوە بارودۆخی گوزەران وەک پێویست نیە بەڵام لێرەوە ئاکات تۆ ئەم خاتونە ئەم پیاوە بەڕێزە بەهۆی خۆ سەرقالکردن بۆ ئامێرانی کە جێگەی دەستخۆشیە لێرەدانراون واکات ئارامێکی دەروون بەخۆی بدا و ئاکات لەگەڵ هیلاک بوون و ئارەقەکردنەوە لە هاتنە دەروی ئارەقە لە مولەکانی جەستی بەڵام ڕۆحی ئارام بێتەوە هۆکارەکەی ئەوەیە کە مرۆڤ هەر لە سەرەتاوە تا ئێستا هاتووە بەداخەوە ئەم ئەو لەمە و پێشکەوتنە لە ڕێی تۆڵە کۆمەڵایەتیەکان و ئامێرە زیرەکان و کە ئێمەی تەمەڵکردن باو باپیرمان بەدەیان شەویان لە لای لە کێ و لە شاخ و لە داربڕین و لە ئەو ساتانەی کەوکو ئێستا ئامێرەکان نەبووە بەسەر بردووە و لای حیواندار بوون یا خەریکی باخ و باغدار و هەموو ئەمانە وای کردو لە سروشدا تۆ ئەگەر چی ئەم ئیشە وەرزش نەبووە پێشتر بەڵام جۆرێک لە تەفریخی ڕۆحی بووە لە بەتاڵکردنەوەی ڕۆحی بۆ تا بگەیتە قۆناغی لە قۆناغەکان تۆ تووشی پوکانەوەی مشک نەبی تۆ تووشی نەخۆشی درێژخایەنەکان نەبی تۆ تووشی لە بیرچوونەوە نەبی تۆ تووشی هەڵچوونی دەرونی و ناڕەحەتی دەرونی نەبی لات ئاشکرا بێ و ئەمە یەقینی دەبێت لە سەرەوە کەسانی کە وەرزشەکەن دەرونیان ئارامترە و لە کۆمەڵگایە هادیئترن و ئەتوانن زیاتر و باشتر لەگەڵ خەمی ڕۆژگارە دەست و پەنجیان نەرم بکەن ڕاستە لەگەڵەوەشە ئەو بەڕێزانە هەندێکیشیان تەمەنیان نەبوو بەڵام حەزیان ناکرد بەمەد بەجێمان بەڵام خۆشیان بۆ کردین لەگەڵەوەی کە دڵخۆش بوون بووی کە لەگەڵمان بەشدار بن بەڵام یەک بابەتی کە هەیە زۆر جار ئەم پرسەمان کردو ئاڵین بینی هاوسەرەکان ئەگەر گەنجیش بن کێشە و گرفتی ڕۆژانەی ژیان و کەم و کوڕێک لە بابەتێکە هەبێ تۆ پێت وایە ئەگەر
کاتێک هەڵبژێرن بۆ گفتوگۆی نێوانی خۆیان بێنە دەرەوە لە ماڵەوە با دەرچین لەم گرژیە باشە بێنە نێوم پارکەکەم پارکە زۆرجان خۆمان ئاماژەمان پیاوە ئەتوانین بڵین لە ناو سنتری شارایە یعنی هەموو کەسێک دەتوانێت ڕووی تێکا بە خۆشحاڵی شۆ دەستخۆشی وەکو تۆ باست کرد بۆ هەموو بەڕێوەبەر و کارمەندەکان کە بە خاوێنی و زۆربەی جارەگەر کەش و هاواکەش لەبار بێ ئێوارەخوانێگەن نەهێرە دروستە ئەو هاوسەرانە گەر کێشەیەکیان هەبێ گرفتێکیان هەبێت ئەتوانن بێن لێرە گفتوگۆکەن و چارەسەر یەکێک لە ڕێگەکانی ڕەوینەوەی گرفت و کێشە و مەشاکیلەکانی نێوان تەنانەت دوو هاوڕێژ ئەگەر تۆ لە تەبەن کە باسی هاوسەرەکان بە زۆری لە ماڵەوە گرفتارە بن ئەبێ ئەو بی ئێ بگوازیتەوە باش بۆ چونکە باگراوەندی مێشکی مرۆڤ وایە لە هەر شوێنێکە ئاشوب و ناڕەحەتی هەبوو بەردەوام لێداتەوە ئەگەر تۆ هێناتە پارچێک ئەگەر هێناتە پیادەڕەویەک ئەگەر هێناتە وەرزشێک ئەگەر هێناتە سینەما ئەگەر هێناتە ڕێستۆرانتێک ئەسڵەن تۆ لە بەرچاوی خوا و خەڵکا ئەو کاتە کە بینەر و بیسەرێک لە دەورتا بێ هەندێک ڕفتار هەیە ئەگەر شەڕانگیزیش بێ نایکەی کەواتە بەڵێ 100% قسەکەی جەنابتە گۆڕانکاری لە شوێن و لە ژینگەکە بە تایبەتی بۆ ژنگەیەکە ڕۆحی مرۆڤ خۆی تای ئاسوودا بێگەر تۆ دڵتەنگیش بی ناڕەحەتیش بیت یت لێرە هەناسەی قۆڵ هەڵەمژی لێ لێرە خەمەکانە بە باکێستەکانتەکەی باڵێ 100% لەگەڵ تام هاوڕام گۆڕێنی بیەکە و شوێنێکی ئاوا هەڵبژاردننی جا هەر کەسێک بێ ڕەفیق بێ هاوسەر بێ خۆشەویست بێ دڵنیاییەوە خەمەکانیان ئەڕەوێتەوە و کێشە مەشاکیلەکانیان لەبەرەوەی خراپتر بێ باشتر ئەبێ و لە بەرچاو وەکو بڵێ لەم دیمەن و لەم سروشتێکە تاخوا حسکا سلێمانی بەم جوانیە بەم نازداری و ڕازاویەوە هەموو شارەکانی تری کوردستانیشمانە باخیگشتیمانێ مەولانامان هەیە بە دڵنیای پارکی دایکە پارکی مەلیک مەحموودە بۆیە تەمەناکەم کە لایەنی پەیوەندیدار زیاتر ئاور لە پارکەکان باتەوە لە شوێن و لە جێگەکانی تریش و لە گەڕەکە تازەکانیش بیکات چونکە هەمومان پێوی سەرقاڵە بین و سەرقاڵە بین لەگەڵ ڕۆحی سروشتا و دوور ئەکەوینەوە لە هەندێک خەمۆکی و ناڕەحەتی و دڵتەنگی زۆر باشە زۆر کاتیش باسیەوەکەین گەنجەکانمان بە تایبەتیوانی کە ئێستا لە خوێندنان لە خۆناغێکی هەستیاران لە بارودۆخێکی دەرونی زۆر ئالۆزان زۆرینیان یەنە ئێرە بۆ سعیکردن بۆی کاتەکانیان لێرە بەسەربەرن هەندێکی کەیان کۆمەڵێک گرفتی ژیان لەسەر ژیانانە لەگەڵ خوێندنەیە ئەتوانین بڵین وەرزشکردن و هاتن بۆ نێو ئەم پارکانە ئەو گرفتانیان لە کۆڵەکاتەوە کاکە سەرکۆ تێکەڵبوون لەگەڵ ئەم بیئەیە لە هەموو کەسێک بۆ هەموو جۆرێک بە دڵنیایی و کاریگەری ئەرێنی دروستەکە ینی ئێمە گەر باسی پیرمان کرد ئێستا دڵیان خۆش بوو مەسەلەن یەکێک لەو خاتونە بە ڕێزانی کە وەرزشیە کرد چەند ساڵێک لەمەوە پێشتۆی لە پێشبڕگێکی ئەسپسواری بینیوە خۆت فەرمووت زاکیرە زۆر باش ئەمە بۆ پیرێک زاکیرە و ئەبدەیتێکە ئەگەر گەنجێک لێرە بێ لەم هەوا پاک و لەم جوابێ تا لە ژوورێکی داخراوە بێت تا لە شوێنێکا بێ کە شوێنەکە قەتیز بێ یا دڵتەنگ بێ یا دەنگدەنگ و فەوزاکی زۆری لێبێ لێرە هەتا خوا حەسکە هەست بە ئارامیەکەی هەست بە جوانی سروشتەکەی هەست بۆ و نەخشان ناکەی کە خوا فەرمێ یەکێ لە ناوەکانی مسەوەرە نەخشان دوێتی ینی ئینسانی عاقڵ و ژیر و پڕمعریفەتێگا کە ئەم سروشتە بۆ خزمەتی ئەو دروستکراوە بە شک و گومانت نەبێ هەر کەسێک زەرت بەم ژنگەیە بگەێنێ لێپرسینەوەی لەسرە و باجەکە ئەگەر لە دنیاێدا لە ڕۆژی دوایی ئەیدا بۆ ئێمە وکو موسڵمانێک بیرمە 100% لەگەڵ ئەویان جگە لەم دنیایەکی تر هەیە بۆ حسابکردن و لێپرسینەوە کەواتە ئەگەر ئەم ڕقیبەمان بەسەر خۆمانەوە کرد و نە پارکەکان ئازیێتە دەین نەخۆشمان ئازێتێتن بەڵکو لێرە هەز بە ئارامیەکەین هەز بە خۆشیەکەین هەز بەواکەین کە بەڵێ هاتوون بۆ جێگەیە کە ئارامی دەرونی لێە سەرڕای ئەوەی کە ئەتوانین لە ڕووی جەستەی شەوەکو جەنابێ شارەتە پێ هەموو ئامێرانەی لێ هەم ڕاکردن بکەی هەم ئەحما بکەی خۆ گەرم بکەی لەو کاتەشاکە بۆ جەستە تۆ خۆراک و سەرمایە گوزاریەکەی بۆ ڕۆحیش بە هەمان شێوەیەکەیت ڕاستایسە لەگەڵ گفتووەکانمان نابینین خانمێک بەتەمەن پیاوێکی بەتەمەن وەرزشەکەن ئێمەش بچین کۆمەڵی لەو ئامێرانە تاقیکەینەوە فەرموو ئەمە کۆمەڵی ئامێرن بە ئەم ئامێران حەزەکەیت تاقیکەینەوە بێگومان ئەم ئامێرانە ئەتوانین بڵین ئامێری سەرەتایین کاگەڕاست بەڵێ
بەڵام هەر یەکەیان بۆ کۆمەڵە سوود و تایبەتمەندی خۆی هەیە بۆ جەستە ئەمەی کە ئێستا من و تۆ ئەم جۆرە وەرزشە ئەنجامەی بەم ئامێرە ئەتوانین بڵین بۆ هەر چوار پەلەکەیە بۆ قاچە بۆ قۆڵە بۆ شانە بۆ تەواوی جەستا ئەجوڵێنێ من پێم خۆشە پێم بڵێ خۆت بینە چۆنە لەگە وەرزشکردن کاگە چی شاخ ڕەوی ئەەکەم سلێمانی زیاتر ئەم وەرشە چەند ساڵێکە پەری پێدراوە چکە یەکێکە لە ورشانەی کە لەگەڵ ڕۆحی سروشتا دووبارەیەکەمەوە کە تێکەڵەبی بربەرەکانەیەکرد نییە ئازارە پێ ناگا ئەگەر لە شاخ و لە شوێنێکیش هەڵبدێری سکاڵا و گلەی لە کەس ناکەی جارێکی تر هەوڵیتەوە تۆ بەسەر ئەو لوتکەیە سەرکەویت و چێژی گەیشتن بە لوتکە ببینی خۆت وەکولانی دەرونی کە بۆ نمونە گەشتێکی شاخەوانیەکەیت بەڵێ کاگەڕێتەوە تا چەند هەست بەو ئاسوودەیەکەی کە دەرونت ئارامە بێتەوە بە دڵنیاییەوە گەشتکردن بە تایبەتی لە سروش تاویا وەرزشەکە وەرزشی شاخڕەوی کە من ئەو وەرشاکەم واد لەیەکە بڕوا بەخۆبوونت زۆر زیاد بکە بۆ نمونە بیرەکەیتەوە تۆ خەڵکانێک بەداخەوە ئێستا لەسەر تەختی قەرەوێڵەکان خوا فرسەتەی بە تۆیاوە ئێستا تۆ لەوێ لە شاخای دیمەنە بینی سروشتە بینی دەنگی ئەو هەموو بولبول و دروستکراوە ئیلاهیان نابینی کە لە هەوای پاک هەڵەمژی و لەوێ خواردنێکی زۆر ناخۆی خواردنێکی تەندروستە خۆی دوای ئەوە ئەو شەکەت و ماندووبوون و هیلاکی کە لە هەفتەیە کاکۆیەکەیتەوە هەمووی لێ بەتاڵەکەیتەوە هەم جەستت تێرا و پاراوە بێ لە هێز و وزە هەمیش ڕۆحت پڕەبێ لە ئارامی پڕەبێ لە جوانی پڕ ئەبێ لەوەی کە دنیا جوانتر ببینی ژیان باشتر ببینی زۆر پێویستە کاک سەرکەوە بۆچی بۆ ئەوەی کە تۆ بیر بکەیتەوە بزانی ئەگەر هەڵەوکەم و کوڕیەک هەبێ ئەگەر دڵتەنجێک هەبێ لەگەڵ خۆ تا باسیەکەی لە شاخ لە پێدەشتەکان لە دۆڵەکان لەسەر ڕووبار و کانیەکان ئەمەوە ئاکا تۆ بە تەواوەتی هێز و وزەی خۆت کە کۆ کردوتەوە لە دەروونتە بە ئارامی لەگەڵ ئەو ڕژێنانەی کە هەیە دەری ئەدا و ئەبێتە هۆی ئەوەی کە بە ئارامی بنویت و شەوەکەشی کاگەڕێیتەوە ڕەنگە جەستت کەمێک ماندوو بێ بەڵام بە تەواوەتی ڕۆحت شەکەتی لێ دەرچۆ و پڕی لە جوانی زۆر باش من کاگەڕاس حەزەکەم وەکو دوایین پرسیاری من لە تۆ باوەکەی سارد کرد جاکەی خۆشتر جاکەی خۆشتر کرد وەرزش دوای شەر بەرداوام ببین بەیەکەوە کۆمەڵێ شوێنی تر بە پێ ڕێن بەیەکەوە بەڵام بە بۆچوونی تۆ تا چەند گرنگە ئێمە هەمیشە بیلۆکەینەوە جەستێکی تەندروستمانە بێ بەڵام بیریشکەینەوە لەوەی کە دەروونێکی تەندروستمانە بێت طبعاً لە ڕێی وەرزشکردنەوە جەستەیەکی تەندروست دەروونێکی تەندروستی ئەوێ ڕاست واتە تۆ ئەگەر جەستت چەند بەهێز بێ چەند بە قووەت بێ ئەبێ لایەنە دەروونەکەش ئەوەندە بەهێز و بەقووەت بێ پێچەوانەکەشی ڕاستە بۆ نمونە بابینە سەر ئەو دایکانەی کە لە دوای ئەوەی کە مناڵ دوای مناڵ بوون و ئانە سیرەکەی تووشی کە ئابابن تووشی کێشیان زیاکە هەردوو بارەکە ینی هەم لە ڕووی دەرونیەوە تێگەچن هەم لە ڕووی جەستەییشەوە هەندێک جار قڵەوە بن لە بەروی کە ناتوانن وەکو پێویست بچنە دەرەوە یا وەرزش بن ئێستا لایەنی پزیشکی چه پزیشکی دەرونی بێت چه پزیشکی ڕێخستنی خۆراک بێت چه جەستەیی بێ چی بۆ داناون بۆی داناون کە تۆ بێ وەرزش بکەی چکە لە وەرزشەکەیە چیە دۆزیتەوە هەم لایەنە دەرونیەکەت ئارامە بێتەوە لەو خەمۆکی و کە ئابەیە کە دوای گۆڕانکاریەک لە تۆدا دروست بووە من بۆیە باسی دایکانم کرد کە بە زۆریم حاڵەتە لە دایکانە و دوای ئەوەی کە قەتی سەمێنە بۆ هۆی مناڵ بەخێوکردنەوە لە ماڵەوە مەسئولیات و بەرپرسیارەتێکی گەورە و جوانی لەسەر شانە تەواوی ژیانی بۆ مناڵەکەی تەرخانەکە ئەو بێتە پەرستارێکی بێموچە هەر کاتێ بگری هەیە هەر کاتێ نەخۆش بێ حازرا هەر کاتێ خەوینێ ئەمیش لەگەڵ یا بێخەوە لێرە تێگەین مادەم وەرزش ئەتوانێت وەستاندارێکی جیهانی تەندروستیت وەرزشی داناوە بۆ ڕانەوەی خەمۆکی بۆ ئۆتۆم و دۆڵکردنەوە و ڕێکردنەوەی جەستە ئێمە یەک شت هەڵەیە لە نامن ئەوەیە کاتێکە بەهۆی بارودۆخێک و کێشمان زیاکە بە 2 ساڵ چێشمان زیایی کردووە بەڵام سێریکەمانێ بە 2 مانگ کێشەکەمان ڕێبکەینەوە ئەو کاتە تووشی گرفتی دەرونیە بێ لەگەڵام مۆکانمان هەڵەوەرێ دەمچاومان داکەوێ یا هەندێک موادی خراپ بەکارێنین کە کوالێتی نییە یان وەرشەکانمان بەباشی ناکەن بۆیە کۆکراوەی قسەکانمان ئەگەر ئەتەوێ بە تەندروستێکی باشەوە بژیت لانی کەم تۆ هەفتەیەگە بێدابنی بۆ وەرزشکردن جا شاخ ڕەوی ئەەکەی پیادە ڕەوی ئەەکەی هەندێک لە خانمان ئەڵێمەوە نە هیلاکین لە ماڵەوە هەموو ڕۆژە وەرشەکەین نا
ئەوە چالاکی ئیشوکارە هەندێک جار تۆ بە هەڵتدا ئەنەویتەوە بۆ هەڵگرتنەوەی شتێک بێتە هۆی ئازارێک لە پشتو لە جمگەکانتە ئەم ورشەی کە لێرە ئەکرێت لە دەرەوە ئەکرێ لە زێر سەرپەرشتی مەسەرن ڕاهێنەر و کەسی پسپۆ ڕاکرێت زۆر جیاوازە لەو هیلاکی و ماندووبوون و بە پیرۆسیکردنی ئەوانە زۆر جیاوازە بۆیە تەمەناکەم ئەمە بکرێ بە کەلتور و زیاتر لە ڕووی ڕاگەیاندن و سوۆسیال میدیا و هەموو کەناڵانەی کە پەیوەندی بینی مرۆڤ و ڕۆح چارەسەرەکە ئیشی لەسەر بکرێ هەتا هەمومان بتوانین عقیبەتێکی باشمان هەبێ بە وەکو ئەو کۆمەڵگانەی تر وەرزش بکەین و تەمەنمان درێژ بێ و لەشی ساخمان هەبێ جا ئەمە ئەوم بیرە خاتەوە پزیشکە بەڕێزەکان پێمانەڵێن خۆپاراستن باشترە لە چارەسەر ئەوە جەستەمان ئەی با هەر خۆشمان بپارێزین بۆی کە دەرونێکی ئارامان هەبێ من سپاسی تۆکەم کامڕۆ لەگەڵمانە بووی ڕۆژێکی زۆر باش ڕۆژێکی خۆشیشمان بەیەکەوە بەسەر برد هیوادارین بینەرەکانیشمان بتوانن ئەم پارکە جوانانەمانەیە ئەم سروشتە جوانەمان هەیە بێن لێرە هەم لەوەی کە جەستەییان چەند سوود دەبینن دەرونیەش ئەمەنە ترسو دەبینن هیوای ڕۆژێکی خۆشتان بۆ خوازین بە کۆتای قسەکانم ئەڵێم بەڵام کە هاتین ئەو دەبە ئاوی پێمانە هەر شتێکمان پێوانە لەگەڵ خۆمان بیبینەوە بۆی کە ئەم سروشتە جوانە پیس نەکەین ڕۆژێکی خۆشتانە بێ و خواتان لەگەڵ بەهێمەش بڕێن